نیشانەکانی لە ساڵێک لە ساڵێک و 6 مانگ یەکەم کەس کە هەستی پێ دەکەن دایک و باوکن. دایک و باوک کاریگەری لەسەر منداڵ زیاتر یاخود حەزانە یاخود هەردووچیان کاری ژینگەیی هۆکارە بۆ ئۆتیزم یاخود هۆکاری بۆ ماوەیی. ئەوان باسییان کرد ئەو منداڵانێک کە پێکوتی بە کاملی وەردەگری ئەوان ئەگەری توشببوونیان بە ئۆتیزم زیاترە چێ دەتوانیت ئۆتیزم دەستنیشان بکات. کەسەیە یەک لە نیشانەکان ئۆتیزمی هەیە ئەمری 6 ساڵە 7 ساڵە مرۆڤێکی زۆر ناودار و زۆر مەشهور و زۆر کاریگەریشە لەسەر جیهان. دکتۆر هەندێک منداڵمان هەیە با بڵێن دایکان و باوکان ناتوانن منداڵەکان بنێن بۆ قوتابخانە سارە سەر 3 تەوەر لە خۆ دەگرێتەوە. ئەمە ژگارێکە ئەوەیە ئەگەر بکرێت بگەڕێنەوە ژیانی سادەی پێشانی خۆمان. سڵاو ڕێز بینەران ئەو کاتتان باش جێگرتان لەگەڵ لاڵقەیەکی تری پۆدکاستی لە ساغی. ئەمڕۆ باسی ڕەنگەکانی ئۆتیزم دەکەین بە میوانداری دکتۆر زاهیرگەردی پسپۆر و ڕایشکاری نەخۆشیەکانی منداڵان. ڕەنگە ئێوە بپرسن ئێمە ئۆتیزمان گوێلووە بەڵام ڕەنگەکانی ئۆتیزم چین؟ واتە زۆر شت هەیە لە ئۆتیزمدا کە ئێمە نایزانین. شتی گرنگ هەن لەگەڵمان بن لەگەڵ دکتۆر زاهیر تەواوی وەڵامەکان وەردەگرین. فەرمون لەگەڵمان بن. دکتۆر زۆر بەخێربێ. سپاس بۆ ئێوە دکتۆر زێگر. دکتۆر پێم خۆشە کەسەر ینی لەو پرسیارە دەست پێ بکەم ئەگەر پێناسەیەکی ئۆتیزمان بۆ بکەیت دواتر بێنە ناو تەفاسیلی ئۆتیزم. بەڵێ دەستان خۆشبی دکتۆر جێگر بابەتێکی زۆر گرنگە زۆر بڵاوە وەکو پێناسەیەکی کورتە تێکچوونی باری سایکۆلۆژی منداڵە. ئۆتیزم وەکو نەخۆشی نیە بەستێکچوونی باری سایکۆلۆژی واتە لەو بابەتەیە و منداڵ خۆی دەبینتەوە. بڵێ بڵێ لە چ تەمەنێک بڵێن ڕوودەدا ئۆتیزم کام منداڵ توش دەبێت بڵێ تەمەنێکەوە بەدیاردەکەی ئۆتیزم بەخۆی بەگشتی لە منداڵی بچووک ڕادیارە. نیشانەکانی لە ساڵێک لە ساڵێک و 6 مانگ یەکەم کەس کە هەستی پێ دەکەن دایک و باوکن. هەندێک زاردەیەکێکی ژیر تۆزێک گوریا لە 6 مانگی و هەست بە منداڵەکەی دەکا هەتا 2 ساڵ و نیو پاش 2 ساڵ و نیو کە دەکا 30 مانگ ئەگەر منداڵ ئۆتیزمی نەبێتە هیچ نیشانەی ئۆتیزمی نەبێ ئەوە تازە خلاص تووشی ئۆتیزم نابی نقطە ڕاست سەتر 2 ساڵ و نیو ئاخر حەدە لە بەوەی تەواو نیشانەکانی بەدیارکەوی. بەڵام وەک گوتم لە ساڵێک لە ساڵ و نیوەک دایکەکە یان زووتر لە 6 مانگی هەست دەکا چەند نیشانەیەکی بچووک هەیە. دکتۆر دەرێت تەماشای چاوم ناکە سەیرم ناکە. دکتۆر دەرێ هەست دەکەم ئەو منداڵە لەگەڵم نییە. دکتۆر دەرێ ئەو منداڵە لە ماڵی نییە. ئەوە نیشانە بیدایەتەکانیتی کە دەکاتە ساڵێک جگەلەوەی منداڵەکە قسەی ناکە جگەلەوەی منداڵەکە حەزی ئارەزووی نییە تەماشای ناوچاوی یەکتری بکاتن جگەلەوەی منداڵەکە دایمەن حەزی لێ بە تەنیابی جگەلەوەی منداڵەکە لە قەلەباڵغی براکان و خوشکانی تۆزێکی ئاز دەبی جگەلەوەی منداڵەکە بە دەنگێکی بەرز بە دەنگێکی بچووک ئیزعاز دەبی یان دەنگێکی زۆر بەرز بێ وەڵام بداتەوە جگەلەوەی منداڵەکە تۆزێک ئاخاوتنی دواکەوت یان هەر قسە ناکە وەلەو ملە حەزەیەکی بچووک دکتۆر زێگر معنیەوە نیە منداڵەکەم تۆزێک تاخیر قسەی دەکە ئۆتیزمە منداڵەکەم قسەی ناکە ئۆتیزمە نەخێر. ئەمە گوتمان ئۆتیزم نا لە باری سایکۆلۆژی منداڵە وەکو شەبەنگێک خۆی پیشان دەدا 8-9 سیفاتی هەیە هەتا بڵێن ئۆتیزم. ئەوە نیە وەڵام منداڵەکەم دکتۆر قسەی تاخیرە دکتۆر زاهیر زەنابی گوت قسەی تاخیر ئۆتیزمە نەخێرە ئۆتیزم نییە. ئۆتیزم جگەلەوە کە قسە ناکەیان قسەی تاخیر دەکە 1 2 3 4 ئەوانەشی لەگەڵە. بەڵێ زۆر نیشانەی تریشەیەک بە پێکات باسی دەکەین انشاءالله. دکتۆر فرە جوڵەی منداڵ و یان کەم جوڵەی منداڵ گرینگە بزانین زۆر دایکان باوکان تەنها فۆکەسیان لەسەر بابەتەیە بالضبط. یعنی بەگشتی ئەوانەی ئۆتیزمن 180 فرە جوڵەیان هەیە 120 پێیان دەرێن پاسف نیە زۆر کاڵمن زۆر هادیئن. بەڵام خاڵەکەی مهم لەوەیە ئایا منداڵەکەم فرە جوولەیە ئۆتیزمی هەیە؟ ئەمە بە خۆمان دەزانین لە دیڤلۆپمنت و گەشەی منداڵ لە ساڵێک لە 3 ساڵ حرەکەی زۆرە هەتا هەندێک زار بە زمانێکی ئەمی پێدەن لە ساڵێک لە 3 ساڵ ئەو منداڵێکی دەقەنابی دابنیشی بەس وەختی نووسن. ئەدی ئەو فرە جوولەیە چیەوەی ئۆتیزم نەخێر ئەوەی ئۆتیزم لەگەڵ فرە جوولەی 1 2 3 4 گوتمان لەگەڵیتی. منداڵ بە تەبیعەتی خۆی بە دیڤلۆپمنت لە ساڵێک لە 3 ساڵ حرەکەی زۆرە یەک دەرێ بۆچی ئەو منداڵە گەشە دەکاتن. جگەلەوەش لە ژیانی ئێستاماندا منداڵ حەزی لە شتی شیرنە زۆر دەخوا هەندێکیان حەزیان لە شتی تیژە سپایسی زۆر دەخۆن هەندێکیان شتی ستۆر مەتیرال دەخۆن هەمبەرگەرێکی KFC لۆهینای بابی دڵی پێخۆشەوە هەمبەرگەرە 6 مانگە لە ناو زەمیدەیە پیتزایەکی لۆهینای پیتزایەکە ناو فرێزەری 3 مانگە ئەوان هەموو ستۆر مەتیریال تەدە ئەوان ها تەهیوجی هێجانی دڵڕاوچەیەک لە جیهاز حەسەبی مرکزی ئەو منداڵە دوزەک تو شەحرەکە و فرەجوولەیی دەکا ئەوە مانای نیە ئۆتیزمە. بەڵام زۆربەی ئەوانەی ئۆتیزمیان هەیە ئەوانەی ئۆتیزمیان هەیە فرەجوولەیان هەیە بڵێ 120شان پێیان دەرێن پاسف نیە زۆر هادیئن بەبێغایەت. بەڵێ دکتۆر کامەی باشە هەبی بوون لە منداڵدا بەخۆی بەعام منداڵی تەندروست حرەکەشی زۆر باشە قسەشی لە کاتی خۆی قسەی بکە باشە دەبێت تێکەڵبی وازەحە دەبێت تەندروستبی لەگەر چوار دەورەکەی دەبێت حەزی لە ئاوەدانی و لە قەڵەباڵغیبی کە ئەو سیفەتانی نەبوو ئەو کاتی دڵ ڕاوچەیەک لایەن دایک و باوکان دروست دەبی ئەو کاتە پێویستە لە دووش چارەسەر بگەڕێت لە دوو تەشخیصەکە بگەڕێت بزانی ئایا فعلا شتێکی وایە یان نا. ئەگەر نابەز منداڵەکەم فرە جوولەیە وەڵا حرەکەیەک دەقەدانانی شی سۆوت منداڵە ساڵێک 3 ساڵ دەبی لە خۆیر گەمەی بکە
چ مشکلێک نییە کە تەمەشامەگەر قسەی دەکە تێکەڵ دەبی حەزی لە ئاوادانە شتێکی نامۆی نییە و کوچی نامۆ مەثەن ئەو قەڵەمە لە دەستیم لە دکتۆر جێگر ئەو قەڵەمە من واگرتومە منداڵیش دێوها دەیگری بەس منداڵێک بێها بۆ شێوەیە بیگری یان قەڵەمەکەیەوە دایم ناو دەوینێ کاغەزیش بینی تام بکە منداڵ کە گەیشتە 3 ساڵی دەزانی کاغەز تام ناکرێت دەزانی قەڵەم ئەگە لە دەوینێ هاوکو خۆک بە زۆنیە تامی بکە زمانی پێدابینی ئەو هەڵسو کەوتە ناموانە لە منداڵی ئۆتیزم بەدی دەکرێت بەڵێ دیتۆر کاتە دایک و باوکان زۆر جار منداڵەکان دەپارێزن با بڵێن لە تێکەڵبوون لە ناو منداڵان یاخود لە ناو کۆمەڵاتیان یانی حەز ناکەن تێکەڵ بن دکتۆر جێگر باسی بابەتێک کرد کۆڕی مۆزوعەکەی بەڵێ پێشی نازم تو خەڵک چێندرێم خەڵکی و لێرە مالی دە لێرەمە پێشی 25 ساڵ منداڵ دەچۆ کۆڵانی لە خۆی لێ دو قسەی دەکرد دووجار بەردەبەوە دوو برادری دەدیت کاتەکەی بەسەر دەبرد ئێستا منداڵەکانی وڵە نەکرد کوردستان و عێراق بەگشتی لە بینی چوار دیوار دەژێن ئەو منداڵە ئالوودەبوونە بە تەلەڤیزۆن ئالوودەبوونە بە ئایپاد و بە مۆبایلەکان ئەوەیە کەوای لێ کردێت توش سپیچ دیلێ بن قسە تاخیرکردن بی ئەو منداڵە کە دەستە دەرێت تێکەڵ دەبی لە گەرەوان فێرە خواردن دەبی لە گەرەوان فێر دەبی کو قسەی بکە لە گەرەوان فێر دەبی کو ئینتیزار بکە کێکی قسەی دەکە نابێ ئەو قسەی پێ ببڕی وها کەزە ئەوە ژیانی کۆمەڵای تەندروستە ئێستا منداڵەکان من بەداخەوە زۆربیان لە بینی چوار دیوار دەژێن ئەگەر تەلەڤیزۆنەکە و ئایپادەکە و مۆبایلەکەش کوژابی تۆ داچی خەریکی مۆبایلە ئەگەر داچی لە دیاریدانیش هەر بەتەنیانە ئێستاوەی لاتێ دکتۆر زێر کە دەچێ ماڵی برات دەبی تەلەفۆن کە ئێرە جومعی ساعات چاری ئێوارێ لە ماڵی نەبێنەلاتان پێشتر ئەوە نەبوو خەڵک دەچۆ ماڵی جیرانی داهاتەوە لەوانەیە ئەو ڕۆ ئەو شتە مەقبول دەبی بەڵام ئەو تێکەڵی ژیانی لە بۆ پەروەردەی منداڵ زۆر شتێکی گرنگ بوو ئەدی حەل ئێستا خۆ دکتۆر ناکرێتەوە جیران بچێنە ماڵێ من 2 ساڵە جیران و تا ئێستا ناوی نازانم ئۆکەی چ مشکلێک نییە نۆ پرۆبلم با منداڵەکەت بستە حەزانەی بستە نێرسەری چ مشکلە نییە منداڵەکەم دەمانگە و دکتۆر بی بە حەزانەی شەرنی ئێرە دایکی دکتۆری بێ دایکی مهندسێ بێ وەڵام منداڵی باتە حەزانەی بیبە بابا لەوەی خۆ لەگە دوو منداڵ دابنیشی لەوێ فێربی کوونانی بخوا لەوێ فێربی و کاتی نووسنە لەوێ فێربی و کو قەڵەم دەگری بۆ 2 ساڵ لەوێ فێربی کو ڕەسم بکە ئەو لە حەزانەی 5 ساعت ژیانی سادی خۆی بەسەر برد وە گوتم شەرنیە دایک ئیلا مۆزەفێ منداڵەکەی باتە داینگە و منداڵەکەی باتە حەزانەی بەڵام دکتۆر ئەمەش گرینگە بزانین دایک و باوک کاریگەری لەسەر منداڵ زیاتر یاخود حەزانە یاخود هەردووچیان ئەو منداڵە پێویستی بە تێکەڵبوونە دەگاتە تەمەنێک دایک و باوک بەس تەماشایان دەکەوت کە فیگەرێک زۆر تەفاعول ناکە لەگەری وەلەو زمانی خۆی ئەگەر بەبیرتان بێ دایک خۆی دەکردە لە ئابەیەک باوک خۆی دەکردە چاوشیلکانی لەگەم منداڵەکەی دۆشەکەی بینەوە لە پشتەوەی باوانەی لەگەڵ بکە ئەوە زۆر کەم بووە ئەو زۆر تاسیری هەیە لەسەر گەشەی سایکۆلۆژی منداڵ لە فێربوونی قسە لە هەڵسو کەوت وازحە لە فێربوونی کوونانی دەخوا لە فێربوونی کاتی تایم وەختی نووسن ئەوانە هەمووی گۆڕانکاری بەسەر داهاتی نەکرد لایمە لە کوردستان لە هەموو دنیا وا پێویستە منداڵ تێکەڵبی زۆر باشە کاک دوتە پێم خۆشە بێنە سەرەوەی کە بۆ نمونە هەندێک هۆکار هەن بەڵام ئایا هۆکاری ژینگەیی هۆکارە بۆ ئۆتیزم یاخود هۆکاری بۆ ماوەیە بڵێ بابەتێکی گرنگت باس کرد دکتۆر جێگر هۆکاری ئۆتیزم چییە بە کەلیمەی عامی دەڵێن بۆ منداڵەکەی تووشۆسیم ئۆتیزم دەبی بۆ فیلم منداڵی فلان تووش ئۆتیزم نابی هۆکارەکانی خۆی لە سێتە وەردەگرتەوە یەکەمیان هەندێک هۆکار هەیە کەوا پەیوەستە بە لە کاتی سکپڕیدا و لە دایکە و لۆی دێ وەکوچە ئەو منداڵی پێشوەخت لە دایک دەبی وا بێنرا توێژینەوەکان دەرێن ئەوان احتیمالی هەیە مەزانە دەکری زیاتر تووش ئۆتیزم بن مانای ئەوە نیە هەر منداڵێک پێشوەخت خۆی لە دایک بێ نەخێر ئەوە نیە دکتۆر زاری وای نەگوتووە بەس ئەو منداڵانەی کە پێشوەخت خۆی لە دایک بوون تەماشایان کردی زیاتر تووش ئۆتیزم دەبن ئەو منداڵانەی کە کێشی لە دایک بوونیان کەمە ئەو ئافرەتەی لە کاتی زیکپڕیدا کە شەکرەی کۆنتترۆل نییە شەکری هەیە نەخۆی شەکرێ و کۆنتترۆلیان توش شەکرە بۆ لە کاتی هەمن پێدرین جێستیشنل دایبێتیس کۆنتترۆلنی ئەوانە تەمەشاکراوە بینراوە بە توێژینەوەکان زیاتر تووش ئۆتیزم دەبن ئەو ئافرەتەی کە سمۆکینگە جگەرە دەکەشیان سکنات سمۆکینگە لە ماڵەوە جگەری چێشان هەیە ئەو ئافرەتەی کە کۆنتترۆلی پاڵەپەستوی خوێنی کۆنتترۆل نییە لە کاتی سکپڕیدا تەمەشایان کرد بابەتێکی گرنگ هەیە لە کاتی سکپڕیدا ئەو ئافرەتانەی کە نەخۆشی خوددایان هەیە باش کۆنتترۆل نەکرایە ئەوانە زیاتر تووش ئۆتیزم دەبن بەڵێ ئەوە دەربارەی پێدرێن ئۆبستێتریک هیستری کاتی دایک و زیکپڕیدا دەربارەی باست کرد گوتت پیسبوونی ژینگە و پیسبوونی ژینگە کەشەوە هەوا دکتۆر زێگر وازح بووم زۆر دەوری هەیە لەسەر ئۆتیزم تەماشایان کرد حتا ئەو دوو کەڵای ناتەندروستەی لە ژینگەدا هەیە پێستی سایت ئەو مۆبیداتانی لە ماڵەوە بەکاردێ ماوەدی کیمیایی کە زۆر بەکاردێنن ئێستا زۆربەی شامپۆ و ئەوانە کە بەکاردێنن بۆنی دێتن ئەو بۆنی لە ئەو منداڵانە خراپە ئەوش تەماشاکرا وەک دەڵێن ئێر پۆلیوشن پیسبوونی کەشەوە دەورێکی گرنگی هەیە زۆری سێم هۆکاری سێم تەوەری سێم لە توشبوون بۆ ئۆتیزم پێ دەڵێن بۆ ماوەی دەورێکی هەیە ڕئیسی هەندێک لە منداڵەکان لە فامیلی بۆ ماوەیان هەیە وڵی منداڵەکەی من ئۆتیزم دەرس و دکتۆر دەزانی بابی منداڵەکەی داچی منداڵەکەی برازایەکەشم وایە کوڕە خوششم وایە ئامۆزای بابیشم وایە هەندێکیان هەیە و هەندێک نەخۆشی
زانراو هەیە بۆ ماوەی ئەمە پێدرێن سیندرۆمیک واتە وەکو حالەتی متەلازیمە منداڵی مەغۆلی ئەگەری توشببوونی بۆ ئۆتیزم زیاترە منداڵی پەتاو تێرنەر ئەوان ئەگەر ژیان بەسەر بن زۆر بەیان دەبرن بەس مەغۆلینا نەخێر و منداڵی وەکو نونان سیندرۆم تیوبەرە سکلێرۆسس نیورۆفایبرۆماتۆس و هەندێک نەخۆشی زگماکی جیهازی عەسەبی مەرکەزینە ئیمێشک و بڕبڕی پشتن ئەوانە لای دکتۆر هەر ببینن زانی ئەو نەخۆشیە ئەوان ئەگەری توشببوونیان بە ئۆتیزم هەیە و وازح بم لەگەرت هۆکارەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاتریش دەبیتن هەتا یەک لەو هۆکارانی کە باس کرایە بۆ دوایە دکتۆر جێگر دەرێ ئەو منداڵانی بە شێوەی ویلادەی قەیسەری لەدایک دەبن ئەگەری توشببوونیان هەیە بە ئۆتیزم زیاتر لەوانەیە کە بە ویلادەی طبیعی نۆرمەڵ فجانە دەلیڤەری لەدایک دەبن ئەو بابەتێکی زۆر فراوانە ڕێژەی منداڵ بوون بە سیزێریان زۆر زیادی کردیە بڵێ ئەو هۆکارەکانە بەگشتی باسمان کرد بڵێ زۆر باش دکتۆر هەر لە سەرەتای لەدایکبوونی منداڵ ئێمە پێکوتە هەیە یاخود بێگومان ڤاکسین هەیە زۆر باسیەوە دەکرێت دەڵێن ڤاکسین و پێکوتە ئەگەری هەیە تووشی ئۆتیزمت بکە یان ئەوە زۆر بابەتێکی زۆر گرنگت باس کرد دکتۆر جێگر لە ساڵی هەشتاکان توێژینەوەیکی فەڕەنسی دەرچوو کەەوە ئەو منداڵانەی تەمەشایان کرد تووشی ئۆتیزم دون هەشتاکان ئەو کاتی تازە ئۆتیزم باوی هەبوو لە ئەوروپا بۆ خەڵک لێرنی دەزانی لە جیهانی سێم و شەرق ئەوسەد نەمان دەزانی ئۆتیزم چیە ئەوان باسییان کرد ئەو منداڵانێک کە پێکوتەی بە کاملی وەردەگری ئەوان ئەگەری توشببوونیان بە ئۆتیزم زیاترە پشتڕاست کراوە ساڵی 90ەکان و 2000ەکان بە دەیان توێژینەوە هیچ ڕەبتێک و لینکێک نییە بالعکس ئەو منداڵانەی کە وەربگرن و ئەوانی وەرنەگرن ئەگەری توشببوون بە ئۆتیزم هەر ئەگەری توشببوونە عەلاقەی بەوەی نییە بڵێ زۆر باشکەوتە هیچ پەیوەندێکی بە ڤاکسینەوە چکەمە زۆر پرسیاری لەسەر زۆر باز دەکرێت بڵێ بزانین توژینەوە کە لامەتوان بۆ دنێرم توێژینەوەی فەڕەنسی بوو ناوەڕاستی هەشتاکان بڵاو کراوە ئەو کاتی دوای پاشوی تەواو پشتڕاست کراوەکەەوە شتی وە هیچ نییە نەخێر هیچ لینکێک نییە زۆر باش بڵێ دکتۆر بایمە بێنە سەرەوەی چۆن دەستنیشانی با بڵێن ئۆتیزم بکەین ئێمە بڵێن زۆر جار پەنانە بۆ زیشک دایکان باوکان لە ماڵەوە چی بکەن بۆەوەی بزان کە منداڵەکە پرسیارەکەت ئەوای لات چێ دەتوانیت ئۆتیزم دەستنیشان بکە ئۆتیزم زۆر بڵاو بووە فئەتێکی زۆر لە پزیشکان دەتوانەوە دەستنیشان بکەن دەست پێ دەکە لە پزیشکی سایکۆلۆژی سایکاتری دکتۆری نەفسی زانەی نەفسی دکتۆری منداڵان دکتۆری خێزان دکتۆری جوملەی عەسەبی کۆئەندامی دەمار حتا ئەوانەی ڕاهێنەرەکان لە سنتەرەکانی ئۆتیزم ئەوان هەمیان دەتوان تەشخیص بکەن تەشخیصی ئۆتیزم شتێکی زەحمەت نییە وەلو هەندێک زار بەغەڵەت تەشخیص دەکرێت و گوتم منداڵەکە تۆز قسەی ناکە ئەو دایک و باوکە قوربەسەرە لەلایەن فلانەوە پێیان گوترێت تووشی ئەو دڵە ڕاوچێ بوونە نەخێر تەشخیصەکەی لەلایەن ئەو هەموو فئەتەوە دەکرێت تەنها دکتۆری منداڵان تەشخیص ئۆتیزم ناکە نەخێر لە پێشیویش دکتۆری دەرونی زانای سایکۆلۆژی وهکذا یەک دو سێ چار بڵێ ئەوانە هەمیان دەتوانن تەشخیصی ئۆتیزم بکەن بڵێ دکتۆر یەک پرسیاری گرنگ کاتێ منداڵ دەبێتە 2 ساڵ باسیوت کرد کە 2 ساڵ 2 ساڵی و نیو زیاتر ئۆتیزم ئایان ترسی لە نیشانەیەکی نەبوو خلاص تازە بەڵێ بەڵام شتی ترمان هەیە زۆر جار منداڵ من هەبوو نیشانەی هەبوو پاش ئەو تەمەنە مەبەستمە یعنی ئایا بە ئۆتیزمە یاخودەوە ترسێکە بۆ زانە ئۆتیزم شەبەنگێکی زۆر فراوانە گەورەیە دکتۆر جێگر هەندێک کەس هەیە یەک لە نیشانەکان ئۆتیزمی هەیە عمری 6 ساڵە 7 ساڵە مرۆڤێکی زۆر ناودار و زۆر مەشهور و زۆر کاریگەریشە لەسەر جیهان پێویست ناکە ناوەکە بڵێ مەگە سێرچێک بکەی famous people who have autism لە گوگل بنووسە مرۆڤە ناودارەکانی جیهان کە یەک لە نیشانەکانی ئۆتیزمیان هەیە ئەو ناوانەی بۆ دەردەچی پێویست ناکەم لێرە باسی بکەم زۆر سیر و سەمرەت پێدێ شخصێتی عالەمی زۆر ناودار ئۆتیزمیان هەیە زۆر زیرەکیشن بەس یەک لە نیشانەکە ئۆتیزمیان هەیە معنای ئەوە نییە ئەوەی ئۆتیزمی هەمووی پکەوتێک سەتاسەتە هەندێکیان هەیە زۆر زیرەکن زۆر ژیرن بەڵام این ئیزالینە هەندێکیان هەیە زۆر زیرەکن زۆر ژیرن بەڵام حەزیان لە تێکەڵبوون نیە حەزیان لە ئای کۆنتاکت نیە تەماشای ناو چاوت ناکەن ئەوە هەندێک نیشانەیە ئەوە ناتوانانی بری ئەو ئۆتیزمەیە ئەو ئۆتیزمەیەکەوە ئەو کوپەکەوتەیەک حسابی لۆ پێی نەخێر پرسیارێکی تریشەیە زۆر دەڵێن ئەوانەی کە منداڵانی ئۆتیزم زۆر زیرەکترن لە منداڵانی وەکو گوتم نۆرمال وەکو گوتم ئەمە ڕاستە خۆت نسبەتێکیان هەیە زۆر ژیرن بەڵام ئەوە کەمینە ڕێژەی زیرەکی ڕێژەی ژیری زیاتر لە 170 ئەوان ئۆتیزمن لە غێر طبیعیە لە ژێر طبیعیە ینی کاریگەری هەیە لەسەر ژیانم بەگشتی ئەو شتێکیە باسی ڕێژەی زیرەکی دەکەی 170 ئەوانەی ئۆتیزمیانی ڕێژەی زیرەکی لە منوت و کەمترە لە مرۆڤی ئاسایی کەمترە 170 هەندێکیان ڕێژەی زیرەکیان طبیعی هەندێکیان جینێسن عبقەرینە زۆر زیرەکن بەس زۆربەی زۆریان ڕێژەی ژیریان لە ژێر ڕێژەی ناو تەندروستە باشە پێمان دەڵێن مایلد مێنتەل ریتاردیشن ئۆر مۆدرێت مێنتەل ریتاردیشن بەڵێ زۆر باش دکتۆر ما زۆر جار دایکان باوکان پەنا دەبەنە بەر بورە پەنا دەبەنە بۆ سنتەری ئۆتیزم مەبەستمە بزانین ئایا منداڵ لە سنتەری بەڵێن ئۆتیزمدا چاک دەبێتەوە یاخود بۆ نمونە باشتر دەبێت سیارەکی زۆر باشەوە چی بکە دایک و باوک بستە سنتەریان نا
کەواتە چارەسەری ئۆتیزم پرسیارەکە دێت چارەسەر سێتەوە لە خۆ دەگرێتەوە. کۆرنەرستۆنی زاویە ڕئیسی عمود فەقەری کۆرنەرستی سنتەرە، لە سنتەرە ئەمە هیتمان ئێجوکیشنەل تێراپی، هیتمان بیهێڤیۆرال تێراپی، هیتمان سپیچ تێراپی. بیهێڤیۆرال تێراپی هەڵسوکەوت یارمەتی داڕاهێنەر، ئێجوکیشنەل تێراپی یارمەتی دەدا کو مستەوای زیرەکی و بەرزی و ژیری زیاد بکاتەوە. سپیچ تێراپی ڕاهێنەری زمان منێ کوێ لێ بکە و منداڵە قسەی بکە. ئەوە بەشە هەرە گرنگەکەیە لە سنتەر بڵێ ئەوەی 100% ئۆتیزمی هەیە پێویستە لە سنتەر چارەسەر بکرێ. ئەوە بەشی یەکەم لە تەوەر کە گرنگترین تەوەرە، بەڵێ ڕاستە. دووەم تەوەر هەندێک لە دایکان و باوکان لە حەژمەتی خۆیان پەنا دەمەنە بەر خواردن، ئەو خواردنەی نادەمێ، ئەوەی زۆر دەدەمێ. ئەوە با تەوزیعێکی بچووک بکەین لەوەی دکتۆر جێگر کام خواردن بۆ ئۆتیزم باشە، کام خواردن بۆ ئۆتیزم خراپە. زۆربەی ئەو دایکانە ئۆتیزمیان هەیە وا ملاحەزایان کردێت، تێبینیان کردێ کەشتی شیرن کەم دەکەنەوە لە منداڵەکانی خواردنی شیرن، هەستیان کردێ فرە چالاکی و جوولەیە کەمتر دەبی، تۆزێک باشتر بووە. تەماشایان کردێ ئەوانەی زیاتر پرۆتین دەخۆن، هێلکە، گۆشت، ماسی، مریشک، بەقولیات، فاسۆلیانی سکنۆک، پاقلەمەنیەکان، ئەوان هەست دەکەن هادئتر دەبن. لەلایەکەوە هەندێک دایک و باوک پەنا دەبەنە بەر لا ببردنی گلوتین، نەدانی ئەو خواردنیان لە گەرم دروستکرێە. هەندێکیان تەماشایان کرد بەوەش تۆزێک فرەجولی و هەندێک هادئتر دەبی و باشتر دەبی. بەس وەکو چارەسەر نقطەشی بچووک هیچ دەرمانێک نییە. برێ ئەو دەرمانی خستە سەر دێشی پاراستۆری بخۆ چادەبی، زەختت هەیە فلان و فلان حەبی زەختی چادەبی، هیچ دەرمانێک نییە بۆ چارەسەری ئۆتیزم 100%. کە بینە سەر دەرمانەکان لیستێکی دوور و درێژەیە دکتۆر جێگر، دەست پێ دەکات لە ڕسپێریدۆن و ئاریپێپرازۆل و حتا دەرمانی پەرکەم و گەشکە بەکاردێ، لامۆتریژین و ئەوزی کاربازی پین و لیستێکی زۆر دوور درێژە. ئەو دەرمانانە هیچیان واناکە کۆر بیهێڤیەر عمودی فەقەری ئۆتیزم چاپ بکاتەوە، بەڵام هەندێک لە نیشانەکانی باش دەکە، هەندێک لە فرەجولەی باش دەکە، هەندێکیان ئەمرەتی دە بە ئیسراحات بنووی، هەندێکیان ئەمرەتیدا تۆزێک ژیانی سایکلی نۆرمەل بیتەوە. بەس 100% هیچ حەبێک نییە، هیچ دەرمانێک نییە کەوا تۆ هەموو ماڵتات لێ ئەو دەرمانە خۆ ماڵتات نامینێ ئەوە نیە لە ئۆتیزم نەخێر. زۆر باش دکتۆر باید مەشتێکترۆکو چارەسەر باز بکەین ڕۆڵی کۆمەلگە و قوتابخانە بۆ نمونە لە منداڵ تا چەند گرینگە بۆ فراهەمکردنی کەشێکی ئاسایی بۆ منداڵی ئۆتیزم. دکتۆر جێگر ئەوەی باست کرد زۆر گرینگە. لە وڵاتی ما قوتابخانەکان زۆر ئیزدیحامن، لەوانەیە لە سەفێک 30-50 تەڵەبەی دەبی نازانم، حتا قوتابخانە تایبەتەکانیش قبول ناکەن ئەو منداڵی کە تەواو ئۆتیزمێکی هەموو نیشانەکان هەیە لێوە داوام بکە، کەواتە پێویستە لە قوتابخانەی تایبەت داوام بکە. هەیە بەس کەمە، سنتری ڕاهێنان هەیە بەس کەمە، هەمووی هەیە ئەوی پرایڤدا، پرایڤیدیش کۆستیە لە بۆ خەڵکی، پارەیەکی زۆری دەوێت، هەموو کەس ناتوانانی ئەوەی بکاتن. بەڕاستی لەوێ ئەو بکاتن وا باشە ئەگەر بکرێتن قوتابخانەی زیاتر بکرێتەوە لە بۆوانە. ئەو پێویستی بەڕاهێنانی وە گوتمان سپیچ تێراپیا، بیهێڤیۆرال تێراپی، ئێجوکیشنەل تێراپیا، بەس تەنها مامۆستای ناوێت، لە مامۆستا زیاتری دەوێت، ڕاهێنەری فلان و فلانی دەوێت. ئەوە زۆر گرنگە. بڵێ کۆمەلگا بەگشتی تحملی منداڵی ئۆتیزم ناکە بە ئاسانی. منداڵەکە دەبێت پارکێک گەمەی دەکات، منداڵەکەت حرەکەی زۆر ئۆتیزمی هەیە، لەوانەیە تەسەڕوفێکی غەڵەت بکە، هەندێکیان ئەگرێسیڤ بیهێڤیۆر هەیە، تەسەڕوفاتی زۆر عنیف دەکەن، قبول ناکە خەڵکەوەی بەڕاستی ئیزعاز دەبی بە خۆی دەڵێ. هەندێکیان ناوەڵە دەبینی منداڵەکەی وایە وەک بری تەماشاتەکە خۆی تەماشای منداڵەکەی خۆی دەکە دەرێت تەسەوەرکەم ئەوش منداڵی منەوایلی هاتیە، منداڵەکەی دەنێری با لەگەڵ گەمەی بکە، لەگەڵی ئاخاوتم بکە، لەگەڵی بەسەرکەوی بێتە خوارێ، ئەوەش هەیە. بڵێ خۆشبەختانە ناو کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی وعیەک پێیا بووە کە فعلەن ئەوانە پێویستیان بە یارمەتیە، خەڵک بە چاوی چێواتە مەشایەر ناکە، بیلعکس یاتری یارمەتیان دەدا. بڵێ دکتۆر هەندێک منداڵمان هەیە با بڵێن دایکان و باوکان ناتوانن منداڵەکان بنێن بۆ قوتابخانە، ئەو جۆرە منداڵانشمان هەیە لەبەرێکە زۆر لە ماڵێ ئۆتیزمن یان حرەکەیان زۆریان چی ئەوەجە لەبەرەوە مەبەستمە ینی کاتێکە زۆر لە ماڵە دەبێ خودت بۆ من ناچێتە دەریا ئەمە کاریەری هەیە لەسەر توژبوون بە ئۆتیزم. ئۆتیزمی ئەوەی نیتی نییە، پەیوەندی بۆ قەزت کاریگەری کۆمەلگەی فەقیر ناتوان منداڵەکەیان بنێرە قوتابخانە، بوونی کۆمەلگە و قوتابخانە مەبەستمە نەخێر. لەوانەیە تەأسیر لە پێرسۆناڵیتی بکات، زۆری شخصیەتی پێدەین پێرسۆناڵیتە خەڵکێکی ئینعیزاری دەرسی کەم دوو بیتن، زۆر حەزی بە تێکەڵ نەبێ، بەس ئۆتیزم نەخێر دروست نابیلەوەی وەڵام منداڵەکەم هەر لە ماڵی توش ئۆتیزم دەبی نەخێر شتیوانە. زۆر باشە. بڵێ دکتۆر چ شتێکی تر هەیە کە بتێ باسیکەی وەکو ئەمبژگاری ئۆتیزم نەوەکو خەڵک بترسێ، بەس باشی ڕێژەکەی بکەین، ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی لە زیاد بوونا. ئاخر ئامارەکان ئیحسائیاتی 2025 مانگی 4 و 5 دەرێسێ لە بۆ 3.1 لە هەر 100 منداڵێک توش ئۆتیزم دەبی لە جیهان. ڕێژەکەی لە کوردستان تەواو دیارنێ، بەس مەزانە دەکری لەوە زیاتر بی کەمتر نەبی. بڵێ لە عێراقش هەروایە هەندێک ملاحەزەی بچووکشکرایە بە نابتە دڵڕاوکێ تەماشایان کرد ڕێژەیەکی باشی ئەوانەی ئۆتیزمیان هەیە زۆری خوێنیان ئۆزاییدا بۆ پۆزتیڤ. ئەوە توێژینەوەی لە بەغدا دیکتۆرێکی بەڕێزی دەرونی ئەو توێژینەوەی کرد مانگی 4 بڵاو کراوە لە یەک لە کۆنفرانسە جیهانیەکان، ڕێژێکی زۆرەوانەی لە عێراق کە توش ئۆتیزم بۆ ستەوا دەکرد ئۆزاییدا. تەوانێت تا ئێستا توێژینەوەکانی دەرەکی لەسەر ئەو بابەتە نەکراوە، بەس
بەردەوامە توێژینەوە لەسەر چارەسەری لەسەر هۆکاری توشببوونی لەسەر کەمکردنەوەی تەنگ و چەڵەمەکانی ئۆتیزم لە جیهان چکە و گوتم نەخۆشیەکە نازان مەزەنە دەکرێت لە 2030 بتە 10% وات پیشبینی دەکرێت بتە 10% چکە گوتم خەڵک هەمووی لە بینی 4 دەژێ منداڵەکانیش بەن هەروها دایک و باوکان خەریکی ئایپاد و مۆبایلین ئاگایان زۆر لە منداڵەکان نییە ئەوەیە بڵێ دەربارەی داڵش دەوێت دوور بێت لە بێگومان پێش 2 ساڵ زیرۆ پاش 2 ساڵ دەتوانێت تەمەشای تەلەڤیزیۆن بکە نەک ئایپاد و مۆبایل و یاری ئەوانە تەمەشای تەلەڤیزیۆن بەرنامەی تعلیم بکە بۆ ماوەی چارێکێک تا ساعاتێک نەک زیاتر نەک منداڵێک مۆبایلێکی لەدەستە بۆ مایان 5 ساعت نەخێر تا 2 ساڵ دەبێ واز لە هەموو صفر نابێ شاشەی بینە 2 ساڵ ئەمریکانەکانی بە پیدیاتریک دەڵێتن پێش 2 ساڵ نابێ منداڵ شاشەی بینی بەڵێ زۆر باش دکتۆر پێش کۆتای پۆدکاستەماکەم پێم خۆش ئامۆژگاری بۆ دایکان و باوکان بەجی بێرن کۆتای بە پۆدکاستەکەمە بین بڵێ ئامۆژگارێکە ئەوەیە ئەگەر بکرێت بگەڕێنەوە ژیانی سادەی پێشانی خۆمان منداڵ بستە دەرێ منداڵ بستە حەزانەی منداڵ بستە ڕۆزەی تێکەڵبی لەگەر خۆت بێ دەرێ بەخۆت دایک و باوک زۆر ئالوودەی سمارتفۆن و مۆبایل و تەلەفۆن و ئایپاد ئەوانە بن لەگەر منداڵەکانمان دانیشین وەچ پێشان نوکتەیەکی لۆ برێن پێشەوە بنی و حکایەتێکی لۆ برێن لەگەڵ خۆمان ببێنێ دەرەیە لەگەڵ خۆمان بهینەوە ئەو زۆر گرنگە لۆ منداڵان بڵێ زۆر سپاس دکتۆر کە لەگەڵ ماوەی سپاس بۆ زانەرەکان سپاس بۆ ئێوەش سپاس بینەرە هاتنە کۆتایی ئەو پۆدکاستەی ئەم جارەمان تاقێکی تر بابەتێکی تر لە ساوە